دخولا پێنجە پەرلەمان عێراقی و بۆ جارە ئێکەیە ئەندام پەرلەمانتارێک بجل و بەرکێن ئێزیدیان یان ڕەسەن دشتە هۆڵا پەرلەمانی ڕۆنزە زیاد سەیدۆبەک ئەندام پەرلەمانە عێراقی لەسەر یەکەتی نیشتیمانی کوردستان بجل و بەرکێن ئێزیدیان پێشداری ڕونشتنا ئێکێژ خۆڵا پێنجێ کرد وابێ چەندێژی دەنگڤێدانێک دناوە جیواکە ئێزیدی و سۆشیال میدیەدا پەیدا کرد. ڕاستی جێفەخر و شانازیە کومەدیتی بەرلەمانتارەکە ئێزیدی سەر لیستە ئێکەتی نیشتیمانی کوردستان کوبجلکێت خۆیت فلکلۆریێت کوردی ئێت ئێزیدی چۆیە بەرلەمانی جێفەخر و شانازیە بۆمە ئەوشی ڕیسالەک بوو بۆ خەڵکێ و بۆ عالەمێ هەمووی کە ئینەما ملەتە کوێ هەیب ناوێ ئێزدیا و ئەو ملەتە هەری مەوجودە ئەس وەک هاوڵاتیەکی ئێزیدی ئەس فەخر و شانازیە ڕۆنزە خان بەم سەرپشکە ئێکەتی نیشتیمانی کوردستان کوبجل و بەرگێت ئێزیدیا بۆ جارە یەکەمین بشتە پەرلەمانی عێراقی کودا خەڵک و عالەم بزانێت ئێزیدی هەنا و هەردی هەبنجی ژی ئالیخۆڤە ئەندامە جواتە نونارێن عێراقی ڕۆنزێ زیاد سەیدۆبەک دەبێژێت من دڤیا بڤانجل و بەرکێن ئێزیدیان یان ڕەسەن نامەکێ بۆ جیهانێ هەموویە بگەهینم و دیسان ئەو ژی ئینا بەرچاف و ئەو دێ لە پەرلەمانی عێراقی خزمەتە خەلکێکەن و دە هەر بوارێکی دابێت و بڕێە یاسا و دستوری عێراقێ. ئەو جلوبەرکێن منێن ئێزدیا و ئەس پێچوویمە پەرلەمانی عێراقی ئەو ڕیسالەکە و ئەس بۆ هەموو دنیاە دیارکەم کو جلکێن ئێزدیایە و بۆ جارە ئێکیە کوچتە پەرلەمانی عێراقی هەر هۆسا گەلک فەرەمان ئەبسەرێمە هاتینە ژبەر وان جلوبەرکە ژبەرک و فلگرۆلێمە ئێزدیایە ژبەر هەندێمە ئەو جلکنە بەرخۆکردندا هەموو دنیا بزانێتن کو ئێزدی هەر هەینە و هەر دێمینین شک تاریخا ئێزدیا هەر دێمینێتن ڕۆنزێ زیاد سەید و هەلبژارتنên بۆریدا li ser bazînê duyên neynەوە hevpeymaniya Kurdistanê kariye dengên baş bi destxwe bînit û bite endam Perlemana Iraqê. Lewra becil û berkên êzidiyan di rûniştina êkê bejdar bû. Ekrem Derwêş, Dezgehê Mîdyayê Badînan, Şêxan.